بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەی ئەمڕۆدا باس لە دۆخی وەبەرهێنان و ئایندەی دۆخی دارایی هەرێمی کوردستان دەکەین بە میوانداری بەڕێز یاسین مەحموود وتەبێژەیەکێتی وەبەرهێنەرانی هەرێمی کوردستان. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. خراپترین تەمەنی وەبەرهێنان لە هەرێم و بەتایبەتی پارێزگای سلێمانی تەمەنی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان بوو، چونکە تەنها لە سلێمانی 22 پرۆژەی وەبەرهێنان هەڵوەشاوەتەوە کە وتەبێژی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان هۆکارەکەی بۆ ململانەی سیاسی دەگەڕێنێتەوە. لاوازی و سزبوونی چالاکیە ئابوووریەکان لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێزان بەکردشی کێڕەوە لە سلێمانی ساڵ یەک معرەزی نێودەوڵەت دەکرێتەوە نێودەوڵەت دەکرێتەوە لە هەولێر 20 معرەزی نێودەوڵەت دەکرێتەوە بەڕێشی کێڕەوە هەر وەختێکی دەرەکیەتە کوردستانوانە یەتە هەولێر زۆر جار هەیە ئێمە بە فشاری خۆمان کامانێ ئەوە بدانە بێنینە سنووری پارێزگای سلێمانی چەند کەسێکیشمان بۆ نایە. وەفدەکەی ئەمریکا جوانترین نمونە بوو، تەنها 3 کۆمپانیان هاتە سلێمانی بەڵام وەفدەکەی زۆر لەوە گەورەتر بوو کاتە سلێمانی. معقولە لە 3 ساڵی پارێزگای سلێمانی ئێمە ناقصبووین لە مۆڵەتە؟ ئەمە ئەبێ باسی لەوە بکرێت و ئەبێ حیزبە سیاسیەکانی ئەم شارە و هەروەها ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەبێ پەرلەمانی کوردستان بێت کۆبوونەوەی ئاسایی ئەنجام با بۆی ئێمە ئابووری کوردستانمان لەوە زیاتر لەدەست دەرنەچێت بە تەحەداوە بە داتالامە بەرپرسم بەرامبەر ئەمە وەرن محاسبەم بکەن سلێمانی زەرەری 100 ملیۆن دۆلاری لێکەوێت بۆی داخستنی گەشتە ئاسمانیەکان. لە ساڵی 2006ەوە بە قەبارەی 7 ملیار دۆلار 816 پرۆژەی وەبەرهێنان لە 13 سێکتەری جیاوازدا مۆڵەتیان پێدراوە کە 13 بۆ 14 ملیار دۆلاری ئەو پرۆژانە بێ ئەوەی پەیوەست بن بە قەیرانی داراییەوە هەڵوەشێنراونەتەوە. یەک لە سەرسێ ئەو پرۆژانش نەکەوتونەتە بواری جێبەجێکردنەوە و یەک لە سەرسێیان سستن یان وەستاون یان پاشەکشەیان کردووە. لە کۆی 816 مۆڵەت بۆ پرۆژەی وەبەرهێنان لە هەرێم سلێمانی بەپێی پرۆژە لە دوای هەولێر و تەنانەت دوهۆکیشەوەیە کە تەنها مۆڵەتی 217 پرۆژەی پێدراوە کە ڕەنگە بەشێکیشی بۆ ساڵانی ڕابردوو بگەڕێتەوە کە لە ناو پارێزگای سلێمانی و بێگەڕانەوە بۆ هەولێر پرۆژەکان مۆڵەتیان پێدەدرا. بەرکەوتەی شارەکان هەولێر 360 پرۆژە هەیە بە سەرمایەی 26 ملیار و وردەیەک و هەروەها سلێمانیش 270 پرۆژە هەیە بە سەرمایەی 14 ملیار نزیکی 15 ملیار لە 15 ملیاری چی کەمیە. دووەکیش 239 پرۆژە هەیە بە سەرمایەی 6 ملیار تقریبا نزیکی 7 ملیار. لێرە یەکش دروست دەبێت کە سەیری دووەگەکەی پرۆژەی زۆرە بەڵام سەرمایەکەی کەمە. لە ماوەی تەمەنی حکومڕانی کوردی زۆنی زەرد و سەوز وەک دوو وڵاتی جیاواز بۆ ئاوەدانی مامەڵەیان لەگەڵدا کراوە، چونکە بودجەی هەرێم بەپێی ڕێککەوتنی دوو حزبی دەسەڵات لە نێوان خۆیاندا دابەشکراوە و هەر حزبێکیش وەک خێرێک گوژمەیەکی بۆ ئاوەدانی شار چەرخان کردووە. لە دوای یەخستنەوەی هەردوو حکوومەتی سلێمانی و هەولێریش زۆر جار ئاوەدانی سلێمانیش پەیوەست بووە بە مۆڵەتی هەولێرەوە و دوجاریش ململانێ سیاسیەکان قسەی یەکەم و کۆتاییان لەسەر پرۆژە خزمەتگوزاری وەبەرهێنەکان کردووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگیاسیمە خێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لە هۆکارەکانی پاشەکشەی وەبەرهێنان لە کوردستانە دەست پێ بکەینەوە کارانەکە من کەوای کردووە وەبەرهێنان پاشەکشە بکات و ئایا لە 2010 بامان شێوەی ساڵانی پێشتر هەر وەبەرهێنان پاشەکشەی کردووە؟ بەناوی خوای گەورە میرەبان سوپاسانەکەم کە و جارش دەرفەتان بۆ دروستکردین لەو بەرنامەیە گفتوگۆ بکەین لەسەر بابەتی ئابووری وەبەرهێنان لە ڕۆژەکانی کۆتایی ساڵی 2010. دیارە وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە وەک بەڕێستان ئەمڕۆ پەیامێرتان ئامادەی کۆڕ ڕۆژنامەنووسەکە بوو ئەو داتا و زانیارانی کە بڵاومان کردوانێ بە شێوەیەکی گشتی پیشانیەدا 4 ساڵی ڕابردوو 4 ساڵی خۆش نەبوو بۆ پرۆژەکانی وەبەرهێنان. بۆ ساڵ 2013 کە بە ساڵی زێڕینی وەبەرهێنان و ئابووری کوردستان ناسراوە دوا بە دوای ئەوە دابەزینمان هەبوو. دابەزینەکەش بەپێی ساڵ جیاوازە، بەڵام ئەوەی کە زۆر دابەزینی گەورەی بەخۆی بینیوە ساڵی 2007 کە وەبەرهێنانی هەرێمی کوردستان ینی بەڕاستی
شانی باسکردن نییە بەڵام لە 2010 تەمان دەمانگی چوارەوانێ دوای باشبوونی پاشەکەوتی موچە کە تۆزێ باشتر بوو تۆزە بازاری هەرێمی کوردستان بەرەو ئەوە ڕۆشتووە کە تا ئەندازەیەک جوڵەیە دروست بۆتەوانێ خواست دروست بۆتەوانێ و نیشاندانیش دروست بۆتەوە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ سەرڕایەوەی کە ئێستانە خەریکە دۆخی ئابووری هەرێمی کوردستان پێ لە باشێنێ بۆ وەبەرهێنان ڕووناکات و هەرێمی کوردستان لەلایەکی ترەوانێ بۆ وەبەرهێنەرە زۆر باشەکانەوانەی کە پرۆژەی استراتیجیان هەبوو لە هەرێمی کوردستانە دەست ناکەنەوە پرۆژەکان و بۆ ژمارەی مۆڵەتە هەڵوەشاوەکان زیاد دەکات یعنی کاری چییە ئێستا وەبەرهێنەر ناگەڕێنەوە کوردستان وەبەرهێنەری ناوخۆی ئامادەین کە سەرمایەکانیان لە کوردستان وەگەڕ بخەن بەدڵ ناوانێ خۆی کاک حەکیم لە هەرێمی کوردستانە ئێمە کە دەستمان پێکرد لە ساڵ 2006 بۆ یاسای دەستمان پێکرد عێراق ئەو کاتە یاسای دەرنەکرد بوو یاسا دۆخی سیاسی و ئەمن و ئاسایشی عێراق ناسەقامگیر بوو بەڵام هەرێمی کوردستان باش بوو کە ئێمە دەستمان پێکرد هاندانی وەبەرهێنەر بۆ دەرەکی و ناوەکی لە ئاستێکی باشا بوو بەڵام هەرێم لە 2014وانێ دوایەوەی کە کەوتە دووڕیانی ئەم قەیرانانەوانێ و شەڕی داعشی بەسەر ئەها و نرخینەوە دە بازاڕەکان گیان دابەزی و هەروەها کێشە ئابوووریەکانی هەرێمی کوردستان بە تەواتی دەرکەوت ینی چۆنەڵی لەبەر چاوی من و تۆ و میدیا و خەڵکو و حکوومەت خۆی ناچار بوو کە ڕایبگەێنە کە هەرێم بەداخەوانێ کێشەی دارایی زۆر گەورەی هەیە ئەلەو کاتانە بەداخەوانێ گەورەترین زەربە بەر ئابووری هەرێمی کوردستان کەوت و لە نێوانیشانە بەر کەرتیۆبەرنان کەوت لێوانێ پاشەکشەکان کە دروست بوو لە پرۆژە استراتیجیەکان و دەستی پێکرد لە پرۆژە گرنگەکانەوە چونکەم ئێمە بەبیرمانێ لە ساڵی 2014 زۆر دوور نیە 4 ساڵەمە پێشە بەردی بناغی چەند پرۆژێکی زۆر گرنگ لە کوردستانداندا بەڵام ئەوە بەرهێنەرانە هەندێکیان دەرەکی بوون کە دەرەکیش بوون پرۆژەکانیان بەجێش نمونەی پرۆژەی حیات ڕێجنسی لە هەواری شار وەبەرهێنەرەکە خۆ دەستیشی پێکرد و مۆڵەتیشی وەرگرت پرۆژەی شاری پیشەسازی عربەد و چەند پرۆژەیەکی تری گەورەش لە هەولێر و لە دوهۆک و حتا ئێمە هەندێک پرۆژەمان هەبوو بوو بە ڕەخەم لە میدیا جیهانەکانە باسیەکرا بڵاوکراوانێ بەڵام بەداخەوانێ لەگەڵ پێدانی ئەم مۆڵەتانە بۆ بەرهێنەرەکان ئەمانە هەر بە ژمارەمانەوانێ یعنی مۆڵەتەکە هەر نووسینێک بوو لەسەر وەرەقەیەک عەرزەکە زەویەکی تەرخانکراوە بوو نەخشە و دەرخستە و کاری دیزاین و جەدوای ئابووری هەمووی تەواو بوو ڕەزامەندی دامودەستگاکانی حکوومەت هەمووی درابوو بەڵام وەبەرهێنەرەکە پاچی لە عەرز نەدا وەک جەنابتان باسان کرد لە راپۆرتەکە ئێستا گوێمان لێ بوو ئێمە پتر لە 13 میلیارد دۆلار پرۆژەمان هەیە ئەوانە مۆڵەتی هەڵۆشاوان لە پارێزگاکانی هەرێم هەر پارێزگایەک پشکی خۆی بەرکەوتووە لەو هەڵۆشاوانە بەڵام ئەوەی کە ئێمەی نیگەران کردووە ئێمە کێشەمان لەسەر مۆڵەتە هەڵۆشاوەکان نییە چونکەم ئێستا شتێکی بەڕاستی کاک حەکیم من حەزەکەم لە لای بەڕێستان و لە کەناڵی پەیامی خۆشەویستوانێ ئاشکرای کەم ئەویش ئەوەیە ئەو پرۆژانەی کە مۆڵەتدارن هەر مۆڵەتیان هەیە ژمارەیان ئەوانە باز ناکەم کە هەڵۆشاوەتەوە ئەوەی کە هەڵۆشاوەتەوە بەقەدەر ئەوانەیە کە تەواو بووە بەڵام ئێمە لە بینی هەڵۆشاوەکان و لە بینی پرۆژە تەواوبووەکانە شتێکمانەیە کە باسی ناکرێ لە میدیاکانە بەڕاستی من حەزەکەم لە مەدووە بایاق بۆ بدرێ ئەویش ئەوەیە ئەو پرۆژانەی کە مۆڵەتیان وەرگرتووە و هیچ ئیشی لێ ناکرێت یعنی ئێمە لە کوردستانە نزیکەی 16 میلیارد دلار پرۆژەمان هەیە مۆڵەتی وەرگرتووە بەس هیچ ئیشێکی تیان ناکرێت باشانی و پرۆژانە چین هۆکاری ئیژنەکردنیشی خۆی ئەمە گرنگە هۆکارەکانی هەندێکی پەیوەندی بە وەبەرهێنەرەکانەوەی وەبەرهێنەرەکان ماپوچ بوون توانای ئابووریان نەماوە جەدوای پرۆژەکانیان لە دەزاوە بەو شێوازە نەهاتنە پێشەوانێک کە چاڕوانی ئەو بازاڕ و وەسعی ئێستایانە کرد لە ناکاو نرخی خانوبەرە لە ئاسترین بەرزەوە بێتە خوارەوانی خواز لەسەر بازار نەمێنێ نیشاندان نەمێنێ ئەوانە خۆیان بۆ ئەم ژینگەی ئێستایی وەبەرهێنان حازر نەکرد بوو ئەمە یەک هۆکارێکی تر بەڕاستی نایشارینەوانێ ئەویش ئەوەیە هەندێک لەو پرۆژانە کۆمپانیا دەرەکیەکان بوون لە دوای ئەو قەیرانانەی کە ڕوان کرد هەرێمی کوردستان ترسیان بۆ دروست بوو ئەو ترسی کە لە دڵیانە دروست بوو حتا هەندێک کۆمپانیای خۆماڵی بوو ئەتیمادیان لەسەر هەندێک تەمویلی دەرەوە بوو ئەوانەش ناتوانین پرۆژەکانیان دەست پێ بکەن چونکەم ئێمە تەنها بە قەیرانی داراییەوە نەوەستاین بە شەڕی داعشەوە نەوەستاین کێشمەکێشمی سیاسی هەرێمی کوردستانی خستە دوڕیانێکی زۆر خراپەوانێ ترس و دڵەڕاوکێ دروست کرد ئەو کێشە سیاسیانە وا شۆڕبووانێ وەبەرهێنەرانی
من ئەم قسەکەم بەلاشمانێ تۆزێ قورسە چونکم خۆم وەبەرهێنەرم بەڵام وەبەرهێنانی خستە ژێر پرسیارەوانێ بۆیە وەبەرهێنەرەکان چیان کرد ئەوانەی کە توانیان هەبوو توانای ئابووریان هەبوو هەندێکیان هاتن ڕویان کردە وڵاتانی تر چوونە دەرەوانێ چون بۆ شارێک چون بۆ بەڵێ بە دڵنیاوانەیە وەبەرهێنەری کوردمانەیە بەداخەوانێ تقریبا 4-5 میلیارد دلار لە ماوەی ئەم 4 ساڵەیە مۆڵەت درراوە لە بەغا بە وەبەرهێنەری ئێمە وەبەرهێنەرمانەیە وتێلی 5 ئەستێرەی وەرگتووە لە بەغا ئێستا جێبەجێکە وەبەرهێنەرمانەیە پرۆژەی نیچەجێبوونی وەرگتووە وەبەرهێنەرمانەیە پرۆژەی تری وەرگتووە حتا وەبەرهێنەرمانەیە چۆتە تورکیا وەبەرهێنانەکە وەبەرهێنەرمانەیە لە ئێران وەبەرهێنانەکە ئەمانە لە دەرئەنجامی با منەمەد بەتاوکەم ئەمە هەمی لە دەرئەنجامی ئەو کۆمەڵە وەزعی لە کوردستانە کە دروست بوو و هەندێک لە وەزعانە ببێت چارەسەر مایەوانێ و بۆ حکومت بۆ دەستکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم حکومت بۆ بەدەمەوچوونی ئەو کۆمپانیانەی کە قەرزیان لەسەر هەرێم بوو بیری هاندانی وەبەرهێنانی نەما وەزارەتی سامانە سروشتیەکان زۆر بەداخەوانێ ئەو کلیلەی کە کلیلی هاندەری وەبەرهێنان بوو لە لای خۆی ڕەکسر فیلیاسلفەکەی کوژانەوانە وەزارەتی سامانە سروشتیەکان هات کارەبای گران کرد لەسەر پرۆژە پیشەسازیەکان لەسەر پرۆژە گەشتیارەکان هات وزەی گرتەوانێ سەرچاوی ئەم کارخانانەی وشکردنەوتی ڕەشی نەدا مامەڵێکی نادروستی کرد لەگەڵ پرۆژەکانی وەبەرهێنانە کە ئەنەهۆ ئەو پرۆژانە عنی وەبەرهێنەریان بۆ چاوەسێک کرد چۆن لەم قەیرانەیە وەبەرهێنەرەکە بێ پرۆژێکی بە بای 300 میلیۆن دلار بێت تەنانەت وەزارەتی سامانە سروشتیەکان بەڕاستی ئەگەر ئێمە زۆر جار لە میدیاکانەوانەوە بە هەوڵ و کۆشش و ماندووبوونی هەندێک وەبەرهێنەر نەبووایە و خۆمان نەگەیانە سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت بە خواستی وەزیری سامانە سروشتیەکان بۆیە وەبەرهێنان لە کوردستان نەبوەستایە ئەمە ئەوان مەبەستیان بوو بەس پارە پیاکەن چونکەم وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بەرنامەی کە داینا بۆ ئێمە لە بەرنامەیەکی کە باسیکەین بۆ بەدیهێنانی بوجە بۆ کوردستان و ئەوەی کە باسی ئابووری سەربەخۆ کرات و کێمە هیچ پێویستیمان بە عێراق نیە و خۆمان توانێتی خۆمان بفرۆشین و کەنەوە دابەزی تر هات بەداخەوانێ مامەڵێکی نادروستی کرد لەگەڵ بواری وەبەرهێنان لە کۆنگرە ڕۆژنامەوانی کەوتت وەزارەتی سامانە سروشتیەکان دوژمنی وەبەرهێنەرانە دوژمنی سەرەکی سەرسەخت و سەرەکی وەبەرهێنەران لە کوردستان ئەوەی کە وەبەرهێنانی بە ئاقارەیە بر کە من ئەمڕۆ ڕوونم کردەوە داتاکانم پیشانان ئەوەی کە بۆ هۆی دڵڕاوکی و ساربوونەوە وەبەرهێنەران ئەوەی کە متمانەی بە هەرێمی کوردستان نەما ئەو وەزارەتی سامانە سروشتیەکان بە تایبەتی دوای وەرگرتنی وەزارەتی کارەبا نرخی کارەبایان چەند قات گران کرد ئێمە نەمانتوانین منافەسەی کارخانە و معاملەکانی وڵاتانی تورکیا و دراوسێ و ئێران بکەین لەلایەکی ترەوانێ سەرچاوی ئەم کارخانانەی وشکرد نەوتی ڕەشی هات لە بازاڕ فرۆش بە دوو کۆمپانیا و معاملەکان وتی بە خۆتان بڕۆنە کوێچن نەودێنن بێن و وای لێ کردین بەڕاستی سەرڕای ئەوە ئێمە داوامان کردوتمان با بە الحكم لله کاکە بەسەر چاوەرن مادەم ئێوە کارەبا گرانەکەن لەو لاشەوانەیە نەوتی ڕەشش گرانەکەن دەوەرن گۆمرکیش گرانکەن قەنەعاتی ئەم وەزارەتە خۆشەویستە زۆر جار خۆی ڕێگر بوو لە بەردەمی وەزارەتی داراوی ئابووریا بۆ دانانی باجی زیاتر لەسەر کەرەستەی دەرەکی من بەرهەمی دەرەوانی عزێتمەدا عزێتی بەرهەمەکانی منەدا ئازارمەدا وەختی ئازارمەدا من ناتوانم بەرهەم بێنم ئەمە چییە کات وەبەرهێنان پاشەکشیەکە دوژمنتان هەیە وەکو بەرهێنەران وەزارەتی سامانە نەخێر قوربان خۆی کاکە حەکیم با ئێمە بەرنامەکەمان بە عقارێکی وایە نەبین کە مەسەلەن دەرچینە دەرەوە لە بەرنامەکە چونکم بەرنامەیەکی باشە و کاتەکەشی باشە و ساڵ بەرەو کۆتایی ڕوا و لە هەموو دنیاشا کەناڵەکانی ڕاگەاندن لە کۆتایی ساڵا زۆرتر بابەتی ئابووری ئەوروژە نەک بابەتی سیاسی ئێمە وەزیری سامانە سروشتیەکان دوژمنی مەلایاسین و ئەحمە و مەحموو نەبوو دوژمنی وەبەری ئەو وەزارەتە سیاسەتەکەی دوژمنایەتی و کەرتی وەبەرهێنانی کرد بە ئاشکرا دوژمنایەتی کرد بۆ خەڵپەخستنی حتا بڕیارێکی دەرکرد بە پەلە فریاکەوتین ئێمە خۆمان نەمانێشت ئەوەی ئەو پرۆژانەی کە مۆڵەتی ئاماگرتەوە بێ هەموو مۆڵەتەکانیان هەڵبوەشێتەوانێ و سەر لە نوێ بچن یاسایەکی بێ پێز لە کوردواریا پێڵن بێ پێز دەرکردبووناوی نابوو یاسای فلزی و لافرەزی زۆر نەمابوو بیکا بە پەرلەمانەوە ئێمە بە علاقاتی خۆمان لە ڕێگای ئەو علاقاتە شخصیانەی کە وەبەرهێنەران هەیەە خۆمان گیانە سەرکردەکانی ئەم وڵاتە و سەرۆکی پەرلەمانی ئەو کاتە هاتە سەر خەت دەگەڵمان و کۆبوونەوەمان کرد بۆ ئەو یاسایانە ڕاگرێ ئەگەر ئەو یاسانەی بۆ بەسەر چووە وەزارەتی سامانە سروشتیەکان وەبەرهێنان لە کوردستان هەپڕ نەبوو هەر ئێستا ئەم شەو لە جیاتەوەی باسی وەبەرهێنانمان کرد بۆیە باس شتێکی کەمان بەس ئەو دوژمنەتانە وەکو من بەڕاستی خۆی لە حەقەتە زۆر جار ئەمەم وتووە ئەوانەی کە دوژمنایەتی یاخود دژایەتی وەبەرهێنەریان کردووە لە لای من 4 کەسن گوێ لە برا خۆت بگرە جا پێم مەبڕە یەکەم هەندێک لە دام و دەستگا پەیوەندیدارەکانی حکومەت
کە چاویان بەوە بەرهێنەر و بە سەرمایهداری وڵات هەڵنایە خواخوایانە کوێر بن بە زۆ بەرهێنەر نەبینن ئەوانە لەناو حکوومەتە ژماران ڕۆژ لە دوای ڕۆژ بوو زیاد دەکاتەوە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و بەڕێزان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ئەو دوو بەڕێزەمان ئاگادار کردوتەوانی و خۆشیان بەڕاشکاوانە وتوانە بێم مۆدێلە کۆتابی خۆشیان لەوانە ناخوان من بەڕاستی ناتوانم ئەو ڕاستیە هەمیشە ئاشکرانەکەم هەوڵ و ماندووبوونی ئەو کاگنەجرەوان و کاقوبات لە کابینەی هەشتا زۆر بوو بۆی وەبەرنان فەشەلنێنێ بەڵام بەتەنیا پیان نەکرا بەس گوێگرە بە باسکەم ئەو یەکەم دوو هەم هەندێک لە میدیاکانی کوردستان بەداخەوانێ هەرخوان بخوان ئیشیان بۆ کرد کە ئابووری هەرێمی کوردستان پاشەکشێ بکە راپۆرتی زۆر خراپ خوێنرایەوانێ هەندێک جار راپۆرتی دروست و نازانستی ئەخوێنرایەوە لە میدیاکانە ڕووی دەمەم لە جەنابتان نییە بەڵام بەڕاستی هەندێک میدیایشان بۆ کرد کە وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە فەشەل بێنێ سێ هەم سیاسەتی دراوسێکانمان بەڕاستی عێراق من ئافرینیان لێ یەکەم ناچارم هاتن لە ساڵی 2014 وەزیری بازرگانی و پیشەسازی عێراق هاتە سلێمانی ئێمە احتراممان لێگر کۆڕێکی ڕۆژنامەنووسیمان بۆ کرد برمان هەندێک پرۆژەکانمان پیشاننا لە کۆڕ ڕۆژنامەنووسەکە وتی ئەمڕۆ من داتایەکی وەزارەتی پیشەسازی خوێنمەوەیش ئەوەی سلێمانی بۆ بەخاوەن لە ساڵ 33 پیشەسازی هەموو عێراق کە گەڕایەوە دەستیان کرد بە دژایەتیکردنی پیشەسازی هەرێمی کوردستان لەو لاوانێ هاتن گەورەترین کێشان دروست کرد هاتن خۆیان ئەو جارە ئەو پلانەی کە هەیان بوو جێبەجیان کرد پیشەسازی عێراقیان بوژانەوانێت چەندین معمەلی گەورە وەک معمەلی شەکری نەجەف و معمەلەکانی تریان لە عێراقا بوژانەوە لەو لاش و هەندێک بەرهێنەری ئێمەشیان ڕاکێشا بەلای خۆیانە بە فرسەتیان زانیێ هەرێم کەوتە قەیرانەوانێ ئەوان هاتن لەوێوانێ بازاڕی بەغان گەرم کرد بازاڕی شارەکانی تری عێراقیان گەرمتر کرد ئەو شارانە ناکە داعشی تیا بوو وە لە لایەکی ترەوە ئێمە دراوسەکانی تریشمان تورکیا سیاسەتێکی زۆر ژیرانەی جێبەجێ کرد بەرامبەر بە وڵاتانی دراوسێ بۆ دەربازبوونی خۆی لە قەیرانی دارایی و بەرامبەر بە هەرێمی کوردستانیش هاوچی کرد یەکێک لەو یاسانەی کە دەری کرد هات ڕێژەی وەبەرهێنانی بۆ دەرەکی دابەزان بە پێدانی جنسی وڵاتەکەی کە دایبەزان بۆ 250,000 دلار بەیانی تۆ بڕۆ 250,000 دلار تۆ پێ جێبەجێ ناکرێت فەقیری بەڵام ئەگەر یەکێ پارەی هەبێ 250,000 دلاری هەبێ بڕۆ بۆ وڵاتە مڵک بکرێت دوایی ئەچێت تەقدیمی جنسیەکات لە ماوەی یەک مانگ بۆ چ ڕۆژ جنسی وڵاتە خاتە گیرفانیوانێ ئەمە هاندانێکی زۆر بەهێزە لە لایەکی تریشەوانە ئێرانی یاساکەی خۆی گۆڕی ئێران یاری لە مێژووی کۆماری ئیسلامی ئێرانە لە ڕژێمی پێشووتریشەوە لەگەڵ ئەم دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێرانەیە نەبوو ئەجنەبی لە 100% پرۆژەی خۆی تەمەلوکە خۆی بۆ خۆی مۆڵەت وەرگێ مڵکداری لە 100% بێرێتەوە بە خۆی سێمە چەند وەبەرهێنەرێکمان هەیە پرۆژەی خۆیان لێوە دەست پێکردەوە پرۆژەی زۆر گەورە ئێرانی یاسای گۆڕی هات ئەو وەبەرهێنەرانی کە نێتیانە بوو بێنە هەرێمی کوردستانەوە لە دەرەوە زۆربیان ڕویان کرد ئێران و تورکیا و چوون بۆ عێراق بەداخەوانە ڕویان نەکردە هەرێمی کوردستان ئەمانە ڕاستین نابێ ئەمە بیشارینەوەنێ ئەمە ڕاستین کە بووە هۆکاری ئەوەی کە کاتێک کە سێرەکە نێمە لە ساڵی 2013 جەنابتان دوایی سەیری ئەم داتانە بکەن من ئەم داتانەی کە لەمەیە کۆم کردوتەوانێ زۆر جوان پیاچوونەوە پیا کردو ئەم داتانە ڕاستە لە دەستی وەبەرهێنان هەیە لەبەرەوە بەلاتێک شتەکان هەیە بەڵام ئێمە لەگەڵ واقعەکەی کە خۆمان لە بەرچاومانەیە ڕێکمان خسۆتەوانی هەڵەی زۆر کەمتیایە هاتن ئێمە لە 2013 کە 13 ملیارد دلار وەبەرهێنانمانە بوو تەنها لە 2013 13 ملیارد دلار وەبەرهێنان هەبوو لە هەرێمی کوردستانە کە ئەزانی چ دەنگ و باسێ لە جیهان بڵاوبووە لە 2013 ڕێک ڕۆژنامەی نیویۆرک تایمز نووسی بووی هەرێمی کوردستان پێش ڕیاض و مەسقەت و هەندێک وڵاتی تر کەوت لە وەبەرهێنانە هەولێر بوو بە پایتەختی گەشت و گوزاری عەرەب لە 2014 سلێمانی بوو بە خاوەن لە ساڵ 33 پیشەسازی عێراق لەوەیە بووین کە ببین بە شتێک بکەین بە شتێک بەڵام بەداخەوانەیە کەسێک نەبوو سەرکردایەتی واقعی شۆڕشی پیشەسازی کوردستان کە ئەم وەبەرهێنانە بکە ئەوەمان بەسەرهات کە من ئەمڕۆ لە داتاکانە بڵاو زۆر باش بەس سەبارەت بووی کە جیاوازی هەیە لە نێوان بۆچی جیاوازیە لە نێوان شارەکان لە مەسەلەی وەبەرهێنانە لە نێوان هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان ئایا و پەیوەندی بە حکوومەتەوەی پەیوەندی بە خودی وەبەرهێنەران خۆیانەوەی و کارەکەی چی خۆی لە حەقەتەوە وەبەرهێنەر بە دوای کەشێکی گونجا و لەبار و خۆش و کە لە شوێنێ سەرمایە خەرجکا و سەرمایەکەی پارێزراوە بێ و یان بە ئاسانی دەستیکەوێتەوە ئەمە سیاسەتی وەبەرهێنانە لە هەموو جیهانە بەڵام بۆچی پارێزگای سلێمانی کە سەیرێکیەکەیت بە بەراورد لەگەڵ هەولێرا چونکەم بەڕاستی سلێمانی منافیسی دهۆک نییە یعنی دهۆک 50 ساڵە بۆ پارێزگا سلێمانی شارێکە مقاوماتی وەبەرهێنانی زۆر بەهێزە بیرۆکەی وەبەرهێنان ئەگەڕێتەوە بۆ سلێمانی لە ساڵ 2003-2004 لە کابینەی ئەو کاتەی
ئەو کاتە دوو حکومەتە بوو حکومەتی سلێمانی کەیکێتی سەرپەرشتیە کرد 66 پرۆژە مۆڵەتی وەرگرت لە 2003-2004 بە پرۆژە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی و کاتە کە پرۆژەی 1970 ساڵ 2004 پێ دوایی 5 میلیارد دلار مۆڵەت درا دوای لە 2005 حکومەتێکی گرتوانێ یاسای وەبەرهێنانمان دەرکرد ژمارە 4 ساڵ 2006 لە 2006 لە 2006 کە یاساکە دەرچوو ئەگەر سەیری ئەو مۆڵەتانە بکەیت کە بە پێی یاسای ژمارە 4 ساڵ 2006 درراوە ڕقم 1 و ڕقم 2 بە سلێمانی دراوە دوایی بۆ شارەکانی تر ڕۆشتووە باشترین خستەخانە لە عێراقا لە شاری سلێمانیە لە سێکتەری تەندروستیە باشترین ئوتێل گران بێلینۆمە لە عێراقا و بگراتوانم بڵم لە هەندێک وڵاتانی دراوسێشا ئێستانە سلێمانی پێشبڕکێکی زۆر گەورەی کرد لە بەرهەمێنانی چیمەنتۆیە بوو بە لە شارە زۆر باشەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سلێمانی ناوی چووە ئەو شارانەوانێک کە بەرهەمێکی ساڵانە 2 میلیۆن تەن چیمەنتۆی هەیە گەورەترین معمەری بەرهەمێنانی چیمەنتۆ ئێران عێراق سووریا تورکیا ئەردەن لە سلێمانیە ئێستش بەڵێ لە سلێمانی 100,000 تەن بەرهەمێنێ کۆمپانیای مازە گەورەترین بەرهەمی ئاسن لە عێراقا شەریکەی مازە لە سلێمانیە وای لێ هات بازیان خۆی بە خۆی بوو بە ناوچەیەکی زۆر باشی پیشەسازی زۆری نەما بۆ عربەت بێ بە ناوچەیەکی پیشەسازی بەڵام بەداخەوانێ ململانە سیاسیەکان دەستی خستە بینە قاقایی ئەو گەشەی پیشەسازی کە لە سلێمانی خۆم سیاسی لەسەر ئاسی کوردستانە بوو نا کاکەزانی چاوەکەم با من کاکە حەکیم گیان گوێ لە برای خۆت بگرە ئەگەر تۆ بە وجدانەوانێت تۆ ئێستا لە کەناڵێکی ڕاگەاندنا ئیژەکەیت و لە من زۆر زیتەڵەتر و وریاتری ئەوەی لە سلێمانی لەم 4 ساڵەیە ڕوویدا لەم چەند ساڵەیە ڕوویدا لە سلێمانی هەر لە حەبەی شوباتەوانێکە خۆپیشاندانەکان لەسەرا دەستی پێکرد هەر سلێمانی سنووری پارێزگای سلێمانی بوو بەڕێزت باشەزانی دوایی دیسانەوانێ بەڕێزت باشەزانی لەسەر پێکنهێنانی ئەنجومەنی پارێزگاکان دەستنیشانکردنی پارێزگاکان و پارێزگار و ئەمانە حەد لە سلێمانی بوو جارێکی تر ململانە سیاسیەکان لە سلێمانی چەقی بەستەوانی خۆت باشەزانی ئەوەی کە ڕوویدا لە مابینی بە تایبەتی لە دوای ئەوەی کە لە کابینەی هەشتا ئێمە خۆمان بە چای خۆمان بینیمان کێشەیەکی سیاسی ئەجگار گەورە لە مابینی بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی و لەگەڵ لایەنەکانی تریشا ڕوویدا ئەویش پەکەوتنی پەرلەمان بوو بەڵام لەسەر حسابی سلێمانی تەواو بوو و لە لایەکی ترەوە بەڕێزت باشەزانی جارێکی تر کێشە سیاسیەکان لە سلێمانیەوە سەری هەڵداوەتەوانێ ئەوە ئێمە من لە تۆ ئەپرسم 10 ساڵی تریش ئەم هەڵبژاردنەی کە ئێستا کراوە جا من زۆر جار تۆ لەم بەرنامانەیان بێ بۆ بابەتی سیاسی دوجاریش دەترسم تووشی سیاستم کەی 10 ساڵی تریش ئەگەر ئەم حیزبە سیاسیانەی کە لە سلێمانی بارەگا سەرەکیەکانیان لێرەوە هەڵقوڵاوی ئەم شارن ئەگەر ئێستانە تەعاون نەکەن لەگەڵ حکومەت لەگەڵ مەسەرەن حیزبی براوە یەکەمان کە پارتی دیموکراتی کوردستانە بە دڵنیایەوانێ حکومەتی کابینەی نوێژ بە ئاسانی دروست نابێ بۆیە ئێمە ئەم کێشمە سیاسی کە لە سلێمانی سەری هەڵداوە زۆر جاری ئێمە باجەکەیمان ناوە جاری وایە کێشە و ئێستا حالێن لەم کاتەیە من ناژارمەوانێ من بە ئاشکرا باسیەکەم ئەو کێشە و گیر و گرفتانی کە لە نێوان گۆڕان ویکێتیا دروست بووە باجەکەی ئابووری سلێمانی ئەیات و بەرهێنەرەکانی سلێمانی دەستیانە دڵیانە و بەرهێنەرمانەیە عالەم ماوەیە کە ئێمە لە کێشەی سیاسیین هەولێر قەنەعەتیان پێکردو ئێستانە پرۆژێکی زۆر گەورە لە هەولێرەوە پرۆژێکی شکست خواردووی هەولێر ئێستانە هەستێنێتەوە بەرهێنەرێکی سلێمانی هەرچەند بەلای منەوەمە زۆر ئاساییە و بەرهێنەرێک چۆن لە هەولێرەوە لە سلێمانی فامیلی مۆڵ دروستەکە لە هەمان کاتیشا بەلامانەوە بێ ئاسایی بێ و بەرهێنەرێ بڕۆ بەڵام من باسی شتێکی واقعیەکەم ئەبێت تۆش و بینەرانی ئەم بەرنامە بینەرانی خۆشەویستی ئەم بەرنامەیە ئێمەدان بۆ ڕاستیا بنێن ئێمە بەهۆی ئەوەی کە ماڵی خۆمان لە سلێمانی ماڵێکی تێک چووە لایەنە سیاسیەکان ڕێک ناکەون بەس پەیوەندی بە حکوومەتەوە نیە ئێستا لە سلێمانی بەس شەقامی مەسەلەن 6 مەتریمان هەیە مەسەلەن باسیەوەش بۆکەم مەسەلەن بۆ باسکەم یاخود تەنە پەیوەندی نانا با بۆت باسکەم سەرەتی هیچ دەستارداریەکان بەخوا من ئاگادار بە لەم کەناڵی ئێوە بەرنامەم کردووە و هەموو قسێکی حەقم کردو ئێستش قسەی حەقم لە زۆربەی کەناڵەکانیش ئەم ڕۆژ دەکۆ ڕۆژنامەنووسەکە بینێت من هیچ کەسێکم لەو وەزعی ئێستا دەرنەکرۆ لە کوردستانە بە دڵنیاییەوانەیە ئێمە ئەبێت حیزبە سیاسیەکانی ئەم شارە بەڕێز کاخوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت ئەبێ خوان بخوان جواب بنەوانێ لەسەر چی بۆچی جادەی 6 مەتری لە سلێمانی دوایین پرۆژەی حکوومەتی عێراقی شکست خواردووی سەدامەکە لەم شارەیە ماوەتەوە دوای ئەوە ڕۆژەی بەسم 6 مەتری بەڵێ 6 مەتری کاتی خۆی لە سەردەمی محافزێکە بۆ خوێن ڕژیش بۆ محافزە
دەستی بە خوێنی پێشمەرگە سوور بوو بەڵام هات 6 مەترەکەی تەواو کرد و جوانیشی کرد و دوایەوە سەدەکەشی دروست کرد و گەڕێکی ئازادیشی پاکردەوانێ و جادەی سالمیشی چا کرد و عەرزی برای خۆم کەم سەرچناریشی ڕێخستەوانەیە 9 مانگیش محافظی سلێمانی بوو بەڵام بودجەیەکی زۆری لەبەردەسا بوو و ئیشیشی کرد بۆ سلێمانی بەڵام من دوای ئەوە بازەکەم ئایا ئێمە لە ساڵی نازانم لەنەوە تو یەکەوە باسی کەینان لە 2023 وانێ سلێمانی خۆ بۆ خۆی هەرمیزانی خۆی هەبووە پارەی خۆی هەبووە ئێستا ئێمە کە لەگەڵ هەولێرا قسە ئەکەین جاری وایەڵێن یعنی چی جادێ 100 متری لە هەولێر جێبەجێ کرا باشە 100 متری لە هەولێر جێبەجێ کرا لە 2034 لە هەولێر جادێ 100 متری تەواو بوو باشە ئەوان جادەی لە دوای 100 متری 120 متریشیان لەم قەیرانانەیە تەواو کرد هەلە قەیرانە لە قەیرانی داراییە لە دوای 120 متری 150 متریشیان ئێستا دەست پێ کردووە کە بڵاویەکەنەوە لە میدیاکانە لە یاخۆ لە بانگەشی هەڵبژار ناباسییان کرد وتیان وەڵا ئەمە بە قەرزی درێژخایەن و بەرهێنەر کردوێتی هەندێکەوە بەرهێنەری ئەمە لە سلێمانی من بە بەڵگە لە ئەمەلەیەکێتی و بەرهێنانی کوردستان تەقدیمیان کرد جادەی سەعی بە قەرزکەن بەڵام نەچۆ بواری جێبەجێکردنەوەوانێ من لەمەیە ئەپرسم نەعەدالەتیەکە چییە ئەم نەعەدالەتی بەر تا ئێستا خۆمان ئێمە نەگەیشتونەتە ئەو ئامانجا ئایا بۆچی پرۆژە خزمەت گوزاریەکانی سلێمانی ئێستا خۆ لە سلێمانی ناڵێن پرۆژە جێبەجێ نەکراوە ناڵێن پارکی هەواری شار کراوە پرت کراوە لە سلێمانی پردی کوبانی کراوە بەڵام من بەرامبەر پرۆژەکانی هەولێر نین یخۆ کە بوجەش دابەژەکرێ ئێمە ئەوەی زانیمانەوەی 20مان سلێمانی لە 143 بردووە هەولێر دووەکیش لە 150 بردووە لە هەولێر وەختە جادەی کاکە هەموو کە زەزانی وەختە جادەی 60 تاوا بۆ سەیەکی بە دەوراکەی بینی 60 و 100 ئەو پڕبێ لە پرۆژێ بەرنان بینی 100 و 120 پڕبێ لە پرۆژێ بەرنان بەڵام شەستەکەی من ئەم شەستەیەکی ئێستانە ئەم کەناڵی پەیاماوە بچیتە خوارەوە سەر شەستەکەی تر خۆ عەرز نەماوە ئێمە بیکەین بە پرۆژە تەواو بووە و مەتری عەرزیش لەسەر ئەم شەستە چۆتە 3-4 دلار ئەگەر جادەی سەتیمان هەبووە بینی 100 و 60 ئێستا پڕ بوو لە پرۆژەی جوان و هەمیە بەستراوە بە یەکەوانێ و ئەو کاتە احتیمالی بەڕاستی من ئەمڕۆ شتێکم وتووە ئەلەم کەناڵەوە ئاشکراکەم لە 13 سێکتەری جیاوازە 933 پرۆژە لە هەرێمی کوردستانە بە سەرمایەکی زەبەلەح جێبەجێ کراوە ئەو پارێزگایەی کە لە هەر 13 سێکتەرەکەیە مۆڵەتی وەرگرتووە پارێزگای سلێمانیە سلێمانی لە پیشەسازیە لە گەشت و گوزارە لە کشت و کاڵە لە پەروەردە فێرکردنە لە نیشتەجێبوونە لە تەندروستیە لە پەیوەندیکردنە لە هەمیا مۆڵەتی هەیە بەڵام هەولێر لە 7 بۆ 8 سێکتەرە تا ئێستا بۆ بەرێنان کراوە عەفو دهۆک هەولێر لە 9 بۆ 10 ناگاتە 11 بە سلێمانی زۆر زیندۆ بۆی هەموو جۆرە پرۆژێکی بەرنانی بەڵام تۆ بێت زەمینە ساسکەی کاکە براگیان ئەبێت زەمینە ساسکەی بە جۆرێکەوە بەرێنەر هات هەوە بەرێنەر وەک بۆم باسکردی یەکەم شتکە بیبینە دوایەوە کە زەمینە سازی و کەش لەبار بوو یاسا هەبوو سەیری زەویە کا سەیری شوێنەکە جەدوا لەسەرەوە دروست دەکرێت پێشتر وت بود لە سلێمانی و بەرێنان سفرە ینی ئەوەی من تەواو ئێستا من پارێزگاری سلێمانی لە ماوەی پێشتر باسیەوە کرد بوو کە 11 هزاریشی کردو خۆی ینی پارێزگاری سلێمانی ئەمە وتبوو ینی ئەمە ناچێت هیچی وە بەرێنیانە نەخێر قوربان بە عەرزیکەین من کاکە با لێرەشەوە باش شتەکان هینکەینەوانێ ڕێخینەوە بە یەکەوانە دانیشن قسەیەکی مفیدکەین بۆ بەرژەوەندی بەرنامەکە و بەرژەوەندی خەڵک ئەمەی من تۆ حەکەم بە ناویشت حەکیمە ئەوەی من ئەڵێم مۆڵەتمان داوە لە ساڵی 2010 هەژ مۆڵەت دراوە حەوت بۆ هەشت مۆڵەت دراوە لێرە ئەدەمێ هەشتیشمان هەڵوەشانێتەوە لە کۆنەکان هەر لەم ساڵێ هەر لەم ساڵە ڕاستە ئەمانە تازن بە زەمانە نەچوونەتە بواری جێبەجێکردنەوە ئێستا ئەمە مۆڵەت هەیە مانگە مۆڵەتێکی دوێنێ دراوە ئەمانە هەر مۆڵەتن دراوە بەڵام لە کۆنەکانمان کە سەرمایی ڕابردوومان بوون و مۆڵەت بوون و ڕەنجمان لەگەڵای کێشاون لەم ساڵە هەشت هەڵۆشاوەتەوانێ بەمە عەدەل 2016 2017 2018 ژمارەیە مۆڵەتمان داوە ئەو مۆڵەتانە ئێستاش من ئەم قسە ئەکەم بە تەحەداوەڵم لە 150 ئەو چەند مۆڵەتی لەم 3 ساڵێ ئەمانە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە بەڵام دوو بەقەدەر ئەوەی کە داومانە بۆ نمونە 22مان ناوە 24مان هەڵۆشانێتەوە ئێمە خۆ ئەمەی من لە ڕووی کاکە ئێمە بێ بە زانستی ئابوووریانە بین ئێمە سەیرێکی ئەم وەسعیوە بەرێنانە بکەین ناکرێ مەسەلەن ئێستا من ئەڵێم ئەم ساڵی 2018 بای ملیارە دلار مۆڵەت ماوە لە سلێمانی بای 10 ملیۆن دلاری نەچۆتە بواری جێبەجێکردنەوەیە لەو لاشەوانە بای ملیارە و 600 هەڵۆشانێتەوە لای من سفرە بینم لێرایە ئەمە ئەو وە لە لایەکی تری شەوانێ برای بەڕێزم ئاگات لەوە بێت جەنابی پارێزگار من ناڵم هیچ ناکات بەڕێز
دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگارێکی دڵسۆزە هەوڵماندبوونێکی زۆرە بەس دەسەڵاتەکانی من ئێستا لەم بەرنامە ئێوەیە قوربان عەرزەکەم من ئەوە بۆ خۆی بەجێڵە نەبێ ئەو خۆی بێت بڵاوی کاتەوانێ هەموو ئیشەکانی بە جوانی بڵێ ئەمە 11,000 شەکەم بەس من وا هەز دەکەم لەوێ تۆزێک کاک دکتۆر هەندێک 11,000 من وا هەز دەکەم تۆزێت تووڕیان کرد ئەو برادەرە چونکم ئێوە زۆر ڕۆژنامە و زەگەروریا خۆمان نەبین بەخوا ئێستا منیش تووشی هەڵەیەکەکەیت و بەڵام کاک دکتۆر هەڤاڵ شەو ڕۆژی خستۆتە سەریەک بەداخۆ ئایا من ئەپرسم ئەو دەسەڵاتی بەهرۆز قەشانی هەیبوو کە محافزی سلێمانی بوو کاک بەهرۆز حەمەد ساڵح کە لە ناو پادیوانی پارێزگایە کۆبوونەوەمانەکە بڕیاری مۆڵەتمانەدا حەزەکەی تۆ جەنابەت لە کاک عەبدوستار سۆفرەی دوونیشی نییە ئێستا دەسەڵاتی کاگاسۆشی نییە پارێزگاری ئێستا زۆر دەسەڵاتەکانی کەم کراوەتوانێ من بەداخوانێ ئەو قسە ئەکەم لەو ماوەی پێشووشە وتی وەڵا لە هەولێر دەسەڵاتی ئابووریان گێڕاوەتەوە بە تایبەتی ئێمە لیژنێکمان نەبوو لیژنەی باڵای ئابووری بوو لە پارێزگاکانە دەسەڵاتی بوو ئەرێ کاکە لا مرکزیت لە کوردستانە بەس بە ناوبڕێکمانە دوای ناوبڕەکە باسی لا مرکزیت دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز. کاک یاسین بەڕێز پێش ناوبڕەکە باسی لا مرکزیەتت کرد، ینی لا مرکزیت پەیوەندێکی بە مەسەلەوە بەرێنانەوەی نی لە وڵاتێکە گەر مرکزی بێ لە وڵاتێکە لا مرکزی بێ هیچ ڕنگدانە لەسەر بارودۆخی و بەرێنان و ئابووری هەیە. با من ئەمەش لێرا پشت ڕاستکەمانێ ئێمە ناچارین زۆر جا لەبەرەوەی لە ڕێزمان و زمانەوانی کوردیا هەندێک وشە هەیە ناچارین هەر عەرەبیەکەی بەکاربێنین دەستمان ناکەوێت. بەڵام مرکزیت واتە هەموو بڕیار لەو شوێنابێت کە حکوومەتی لێ لا مرکزیەتی ژواتە بڕیارەکان شۆڕەکرێتوانێ بۆ پارێزگاکان. دیارە من هەرچمەوە سەر بابەتی وەبەرێنان وەبەرهێنەرێک کاتێکەیە پرۆژێ پێشکەشەکات ئەگەر ماڵەتی پرۆژەکەی لە کاتێکی گونجاوە وەرگێ جەدوای پرۆژەکەی لە دەست نایە دوایەوە توانێت لە کاتێکی گونجاوە دەستکا بە پرۆژەکەی. بەڵام ئەگەر ساڵە بە دوای پرۆژەکەی بێ لە بینی هەولێر و سلێمانیا ئەو کاتە دڵنیا بە ئەم وەبەرهێنەرە بێزارە بێ بێتوانە بێت توانای نامێنێت تااقەتی نامێنێت پرۆژەکەی بەجێڵێ بە پارێزگارەکان لە هەر شوێنێکە مۆڵەتی و ناتوان مڵەتی نەخێر ئاخرەمە کێشەکەی ئەم دەسەڵاتانە لە پارێزگاکان وەرگیراوەتوانێ خۆی لە کابینەی هەشتا لەگەڵ دەست بەکاربوونی بەڕێز سەرۆکی دەستەوە بەرێنان کەو کاتە لە پشکی گۆڕان بوو یەکسەر دەسەڵاتی پارێزگاکانی وەرگرتەوانێ بەڕاستیە بە ئێمە ئەو ڕاستێ نەشارینەوانێ ئەو بەڕێزەی کە ئەوان بەردەوام باسی لا مرکزیەت دەیتر ئەبێ بپرسنانێ خۆی من خۆم لە زۆر لەگەڵ برادرانی گۆڕانە ئەوانەی کە لە ژوورەکانی حکوومەت و تەنسیقی بینی حکوومەت و گۆڕانان خۆیان لەگەڵ ئەویانە بوون. بەڵام وا هەز دەکەم ئەو برابەڕێزەی کە دەسەڵاتەکانی
پارێزگاکانی وەرگتەوانێ لەبەرەوەی خۆی بوو بە سەرۆکی دەستەی وەبەرهێنان ئەو وای دانا بە کە خۆی لێ بێ بە نوعێکی تر مامەڵە لەگەڵ شارەکانە بکە احتیمالێ پلانێکی خۆی هەبوو بێ بەڵام ئەو وەریگرتەوانێ دوایی لایبر خۆشی لە دەستەکە ڕۆشت دەستەی وەبەرهێنانی بەجێهێشت دوایی ئەو تووشی ئەو بەڵایە بووین کە ئێستانا ئەبێ ئەچی تا هەر دایرێکی حکومەتەوانێ لەم شارە کە پەیوەندی بە وەبەرهێنانەوە بێ پەیوەندیشی بە وەبەرهێنانەوە نەبێ بڵێ سەلام عەلەیکوم ئەڵێ کتابەکەتە بڕۆ بە هەولێر تۆزانی بەرەبەرە گشتەکانی ئەم شارە دەسەڵاتی خەرجکردنی داراییان سەرفی داراییان چەندێکە لە مانیەکە چەندە 3 ملیۆن دینار تۆ ئەزانی لە کابین لە ساڵی 2013 مدیر ناحیەیەک دەسەڵاتی خەرجکردنی مدیر ناحیەک جاروا بەگەشتۆتە 100 ملیۆن دینار تۆ زانی ئێستانە ئەو دەسەڵاتەی کە با بۆت باسکەم ئێستا گوێ لە برای خۆت بگرە تۆ زانی ئەو دەسەڵاتێکی ئێستا بۆ پرۆژەی وەبەرهێنان و بۆ بواری وەبەرهێنان کە بەڕێز پارێزگاری سلێمانی هەیەی ئەم دەسەڵاتی ئێستای بە بەراورد لەگەڵ دەسەڵاتی پارێزگاری پێشوا وەک قایمقامی ماوەت و قایمقامێت ماوەت لە ساڵی 2013 دەسەڵاتی لە ئێستای پارێزگاری سلێمانی زیاتر بوو ئەمە خراپە خۆی زۆر خراپە من زۆر جار ئەوم وتومە عێراق دەوڵەتێکی فیدراڵیە هەرێمی کوردستان بەپێی دەستوری عێراق مافی پێدراوە پەرلەمانی هەبێ حکوومەتی هەبێ دەستوری خۆی هەبێ هەندێک ڕێگای پێدراوە بە دەستوری عێراق ێ باشە ئێمە ئێستاەوە کەرێمی کوردستان زۆر جار گلەی لە عێراقەکەی نەڵێن مافە دەستوریەکانمان پێشێ دەکات تۆ گوێبرە ئەڵێن هەندێشت هەیە دەسەڵاتی هەرێمەدایمە شەڕمانە ئەی باشە من ئەپرسم ئەی ئێستانام معقولە هەولێر ئێستا مەرکەزە ئەگەر هەولێر دەستبەرداری هەندێک دەسەڵاتەکانی بێ بۆ پارێزگاکانی خۆی پارێزگاکانی هەرێمی کوردستان چیمان مەسەلەن چی ڕوەدا و لە لایەکی تریشەوانێ بەڕاستی من ئەمە ناشارموانێ حیزبە سیاسیەکان کەمتەرخەم بوون ئێستا یەک دوو نمونەی زۆر زیندوو بۆ گەرمەوەی جوان بەڕێزت تێبگەیلەوەی کە ئێمە چ زەرێکمان لێکەوتۆ لەم پێڕەونەکردنی لا مەرکەزیێتە دایما کە ئێمە بەراوردی شارەکانی کوردستانەکەین ئەڵێن هەولێر بۆ نمونە لە مووسڵ باشترە سلێمانی لە کەرکووک باشترە ئەمە بۆ تا ساڵی 2014 زۆر باش بۆ ئەم قسانەمانە کرد بەڵام ئێستانە لە کەرکووک دەستەی وەبەرهێنان هەیە لە مووسڵ دەستەی وەبەرهێنان هەیە لە دیالە دەستەی وەبەرهێنان هەیە بەڵام لە هەولێر دەستەی وەبەرهێنان هەیە بەس دەستێمانی بەڕێوەبەرایەتی گشتی وەبەرهێنان هەیە یعنی ئێمە بەڕێوەبەرایەتی گشتون ئێمە معقولە پارێزگایەکی وەک سلێمانی بەو هەموو مەقاوماتی ئیستسماری و ئابوووریەوانەیە بەڕێوەبەرایەتێکی گشتی بێدەسەڵاتی لێ بێت وەڵڵاهی خوا ئاگادارە ئەو بەڕێوەبەرایەتی ئێستانە گلەیم لێ بکەن حەزێکا بەیانی هەرچی مامەڵەی ئەمە لە ئاسینێ لەناو بەڕێوەبەرایەتەکانە ڕایگرن وەڵڵاهی کاکە ئەو بەڕێوەبەرایەتێ ناکرێت سەرپەرشتی دە 12 ملیار دۆلار وەبەرهێنان کا لەم شارەیە نەستافی ئەندازیاریان هەیە نەستافی ئیداریان هەیە حتا بەڕێوەبەرایەتەکە خۆی ئێستانە بەم دەسەڵاتە ئێستا یعنی بۆ ئەوە کراوە ئەگەر ئێستا من دەسەڵاتم هەبێت لە کوردستانە ئەو بەڕێوەبەرایەتە بە هەموو توانە و دەسەڵاتەکانیان گەزمەوە بۆ پێنجۆن بۆ پێنجۆن کراوە بە سلێمانی نابێت بەس بەقەدەر پێنجۆنە بێ لەناو پێنجۆنە ئەو بەڕێوەبەرایەتە بۆ پێنجۆنە بێت بەڵام ئەمە خراپە من وا هەز ناکەم هیچ وەختێ ئەمە لە دڵی منە ئەمە دروست نەبووە کە یعنی کەسێک هەبێ بە عەمدی ئەمە لەگەڵ سلێمانیا بکات بەڵام ئەبێ سلێمانی خۆی بێ داوای ئەم دەسەڵاتە بکات ئەبێ حیزبە سیاسیەکانی سلێمانی تۆ لەو باوەڕای لەم کۆبوونانەیە کە لە ماوەی ڕابردووە کراوە و بۆ نمونە ئێستا ئێمە چەندین کۆبوونەوەمان بۆ دروست بووە ئەمە خۆی بۆ خۆی ئەبێ ئەمە نامەیەک بێ لەبەر دەستی حیزبە سیاسیەکانە بێ باسی ئەمە بکەن ئەنجا ئێمە وەک وەبەرهێنەر و شارەزایان لەم بوارە ئەبێ بانگمان کرد پرسوڕامان پێ بکەن بڵێن بۆچی ئێمە دەماری شادەماری ئابووری ئەم شارە هێواش هێواش بەرەو ئیفلیجبوونە ڕوە ئوتێلەکانمان بەرەو داخستنە ڕوە مەطعەم و ڕێستۆرانەکانمان ئێستا ئەڵێن لە ساسی بوژاوەتەوە هەرچەند من باوەڕم بەو ژمارەیە نییە بە هەتا لە هاتنی گەشتیارە شتێ بازەکەم لە پەیام کەس باسی نەکردووە ئێستا ناڵەن گەشتیار زیای کردەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی کوردستان ئەگەر بە شێوازێکی زانستی ئێمە سەیری ئەمە بکەین بەڕاستی ئەم ڕقەمە زۆر کەمە بێتەوە بۆ ئەوەی لە ئێرانەوەیە بۆ هەرێمی کوردستان گەشتیار نییە کوورەکە کە ئێمە هەزاران تەنکەرمان هەیە کە پاسپۆرت مۆرەکەن یەکسەرێتەدان ناو داتاکانی گەشت و گوزارەوانێ وەڵاهی ئەو سایەقلۆریان نازانی چێکەن کە لە ئێرانەوەیەن نانیش و تەنانەت خواردنی ژیانە لەگەڵ خوانەیەن بۆ کوردستان بەس ئیشی خوانەکەن و ژینگەکە پیزەکەن و گەڕن 1 دینار خەرج داکەن گەشتیار کە ها دەبێت پارە خەرج کات
گەشتیار بە کەسێگەڵن لەم وڵاتە دابەزێت و تێلەگرێت چێتە مەتعەمەکانمانەوە ئەچێتە مۆڵەکانمانەوە ش دەکڕێ گەشتیارەمە نییە سایاق بێت و کوربابەت بە هەزاران کەس دێرانەوە ئێستاێن لە مزگەوتەکان ئێمە احترامی بۆی قێرانی دارایە داوای هاوکاریەکەن بەڵام لەلای ئێمە بە گەشتیار ناویان لە قەڵەمەدەن ناکرێت پاسپۆرتی مۆرکردناوینێن گەشتیار ئەمە زۆر مهمە ئەمە بێ ڕاستکەینوانێ بەڕاستی لە میدیاکانە ئەگەر ئەمە هەموو گەشتیارە ڕێککردوتە سلێمانی و تێلەکان بۆ کەسیتیانە ئەم گەشتیاران لەکوێ خەون لە مزگەوت دەخەون ئەما بێ ڕاستکەینوانێ کاکە برای بەڕێزم بۆیە بەڕاستی هەندێک لە پارێزگاکان کە جدوای ئابووریان نەدەزن ئاساسەن ئێمە 25,000 دینارمانداناوە لەسەر ئێرانیەک لەو لاشەوە 13,000 کەمانداناوە بۆ بیمەشتیوە هەر خۆمان قورسمان کردو بۆی گەشتیار بێ هەرێمی کوردستان چاوی لە دوو گەشتیارە گەشتیاری شارەکانی تری عێراق کە ڕووەکەنە هەرێم لەگەڵ گەشتیاری ئێران خۆ خەڵک لە ئەوروپا نایە بۆ گەشت و گوزار بۆ هەرێمی کوردستان بەڵام ڕۆتینێکی زۆر گەورەمان دروست کردو لە بەردەمی ئێرانەکانە ناتوان بێن بۆ هەرێمی کوردستان پارەیەکی زۆرمان داناوە لەو لاشەوانەیە بەڕاستی ئێستەشی پێوە بێت تاوەکو ئێستانەمە ئەوەندەی عەرەبەکانی عێراق ڕۆکەنە شارەکانی ڕۆکەنە تورکیا و ڕوو ناکەنە هەرێمی کوردستان زەمینە سازی هەرێمی کوردستان بۆ ئەم هەموو پرۆژەی کە ئەنجاممان داوە 5 ئوتێلی 5 ئەستێرەمان هەیە لە سلێمانی 12 وتێلی 5 ئەستێرەمان هەیە بەڵێ سپاسیم کاتمان کە زۆر کەماوە بە سەبارەت بە گرفتەکانی دیکە تا چەند حیزب تداخلی حیزب هۆکارێکە بۆ مەسەلەی وەبەرهێنان باز بکەیت بۆ نمونەکەوە بەرهێنە دەگی بەگەر شەریکێکت نەبێت ڕێگە نادەن بۆ سەران پرۆژێ و بەرهێنان بکەیت زیادبوونی ڕۆتینی ئیداری و سیستی لە ڕایکردنی مامەڵەی وەبەرهێنان و کەمبوونی داوامی ئاسایی فەرمانگەکان ئەمە خۆی بۆ خۆی خاڵێکی گرنگە ئەبێ لەم بەرنامەیە لە بیرمان نەچێتوانێ خراپی دۆخی سیاسی هەرێم و واروها بەردەوامبوونی ململانە سیاسیەکان ئەمە خاڵێکی ترە من لە راپۆرتەکەما باسم کردو ئەنجام نەدانی کۆبوونەوەکانی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان لە کابینەی 82 کۆبوونەوەمان کرد کۆبوونەوەکان نەکرا دەرکەوتنی کەم و کوڕی زۆر لە یاسای وەبەرهێنان و نەبوونی زەمینەی گونجاو بۆ وەبەرهێنان پشتگوێخستنی نەخشە ڕێگای وەبەرهێنان واروها گوێنەدانێکی بڕکەی حکوومەتی عێراقی فدراڵ و وڵاتانی دراوسێ و لەلایەک و لەلایەکی تریشەوانێ بەداخەوانێ ئەو بەرنانەی کە بەتەمای وەبەرهێنان بوون بێنە کوردستان بەتابەتی لە وڵاتانی دەرەدوای ئەم وەزعی بەسەر کوردستان نەهات بەڵام ئەمەش کە باسیەکەی بەڕاستی من هەر بیوەرانە قسە ئەکەم بەڵێ بەدڵنیایەوانەیە تاوەکو ئێستەشی پێوە بێ کۆمپانیای هەندێک لە کۆمپانیای حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم تاوەکو ئێستانە ئەوانیش دەستیان لە ناو جونگە ئەساسیەکانی ئابووریایە زۆر جار هەیە بڵێ ئەوە لەلای ئێمە قۆڕق نەکردوەوەتی ئێستا ناتوانانی بڵێن بازار بەتاوەتی بەرهێنەرێکبی بۆ نەگەر بەرپرسێکی حزبی لەگەڵ نەبێتە شەریک ڕەنگە پرۆژەکە ئەوە خۆی لە 100 وانە من زۆر جار ئەمە وتووە شتی وا هەیە بۆ بەرهێنەرمان هەیە لەگەڵ کۆمپانیایکی حیزبا شەریکە وەبەرهێنەرمان هەیە پرۆژەی زۆر گەورەیە دایان وەبەرهێنەرمان هەیە سەدان وەبەرهێنەرمان هەیە بەرەوەڵای ئێستا کۆمپانیا گەورەکان کە لەگەڵ حیزبا شەریکن وەک ئاو خواردنەوە ئیشانە ڕوات بەڵام وەبەرهێنەریش تریشمان هەیە وەڵی کاکە گیان ئیشەکانی ناڕوا لە بەرەوەی ئەگە لەگەڵ کۆمپانیایکی حیزبابی بە شەریکی شۆگا و دۆڕوا کاکە خۆی مەمەنا شارینەوانەیە بەڵام ئەم بابەتە لە زۆر لە شوێن جێگای دنیا هەیە بەڵام نابێ ڕنگدانەوە و کاردانەوەکانی ئەوەندە بەهێز بێت بەڵام خۆکاری سەرچینی نێسا باسی کۆمەڵی گروپی کۆمپانیەکان دەکرێت نازانم ستێر و سەلاحەدین و نۆکان و قەیوان و کار و نازانەوەن هەمی پرۆژان هەیە هەمی پرۆژەی زۆر باشیان هەیە بەڵام هەشە پرۆژەشی هەیە لەگەڵ حیزبی شەریک نییە هەیە پرۆژەشی هەیە ئێستا خەڵکی باشیش هەیە پرۆژەی وەرگرتووە لەگەڵ حیزب شەریک نییە بەس ئەوەی کە ئەڕوا لەگەڵ حیزب بێ بە شەریک بۆ ئەوەی ئاسانتری شێڕوا خۆی لەو ڕۆتین و وەزعانە پارێزێت پارەی بۆ ینی ئێستا حیزب لە کوردستانە نێ و پارەی بۆ حیزبەکان پارەکە بۆ حیزبەکان ینی ئەو کۆمپانیانەی کە کاکە براگیان خۆی بەجددی ئەگەر وەبەرهێنانێکی تەندروستکەن قەیناکە خۆ من بە ئێوەشم وتووە من با پێتان بڵم بەخوا دروستە کۆمەڵیش و یەگرتوش و بزوتنەوەش و حیزبەکانی تریش وەبەرهێنان کەن بەڵام بە تەندروست دەسەر حسابی بەرژەوەندی گشتی نەبێ با بێن قەیچەکە ئاگەرێستانە کەسێک لە ناو کۆمەڵی ئیسلامی عەقڵی کێسە من ئەزان لە کۆمەڵا خەڵکی کێسە ئەو دکتۆرەی ئەم شەو بەرنامەی کرد هەموو کەس خۆشیوە دکتۆر عەبدولواحید ئێستەوە خەریکە بینایەکی جوان دروستەکە با وەبەرهێنانێ بکە بەس دەسەر حسابی بەرژەوەندی خەڵک نەبێ و لەلایەکی تریشەوە ئەمە ئاگادار بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕەنگی داوەتەوە لە تورکیاش وایە ئەو حیزبی ئەردۆغان کە ئێستانە بەڵام ئەو لە ئابووری ئەو وڵاتە زۆر ئیشی گەورەی کردووە ئێستانە هەر کەسێک لەگەڵ کۆمپانیەکانی ئەردۆغان ئەوەی کە لە حیزبەکەی و نزیکە بێ بە شەریکیش وەک ئەو دۆڕوا لە تورکیایە لە ئێرانی شاوەی کرد مەسەلەن ئەمە هەیە لە ئیماڕاتە لە قەتەرا بەڵام لە کوردستان ئەمەیە کێشەمان هەیە لە کوردستان ئەوەیە ئەم بابەتە زیاتر ڕەنگە داتوانێ من جارێک لە بەرنامەیە وتم ناکرێت کابراایە گەر هات
بۆ نمونە بیرۆکەیەکی پێبوو شتێکی دانا کەزانیان نۆکاوەکەی زۆر قازانجەکەم و فاتحەیەکە نەڵەن تۆ کاکەگیان نۆکاوە فرۆشی ئەبێن حسەیەک بێ بە فلانە کۆمپانیا ئەمە لە کوردستانە زیاتر ڕەنگی داوەتەوە خراپە بە دڵنیایی شەوانە من دووبارەیەکەمەوانەیە ئەم کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانە کە قەرارە دروست بێت ئەگەر زۆر بە ژیرانە هەیکەلی ئابووری کوردستان دانە ڕێژێتەوانێ و دەستێکی باش نێنێ بەسەر ئەم ژوورە بازرگان چونکە ئێمە ڕێکخراوەکانیشمان بە حیزبی کراون بەرێنەران و ژووری بازرگانیش بە حیزبی کراوە زۆربەی ڕێکخراوەکان من ئەم قسە ئەکەم ڕێکخراوەکانی ئێمە بەداخۆ خۆمان بەدەستی خۆمان حیزب ناتوە بڵێن بە حیزب بەس خۆمان والێ کردووە کە 13 ساڵ 14 ساڵە ژووری بازرگانی هەڵبژاردن ناکە هەڵبژاردنیان نەکردووە بۆ ناپرسن من لە تۆ پرسم بە پێی پەرۆگرام بێت 4 ساڵ جارە بیکە بڕۆ لێی پرسە کۆمەڵە چوونەتە سەر ئەو جێگایە لە ژوورە پیشەسازیەکان کورد داهاتی باشیانەیە و هەوێ بە پارە تازاکەنەوە کەفالەت بە پارەت ئەکەن و نووسینگەی خانوبەرە بە پارە بەڵام من ئەپرسم بۆ ئەمانە هەڵبژاردن ناکەن ئایا ئێستا هەتا لەم ڕۆژانە ئەوەم بیزوتیان بەڕێز سەرۆکی ژوورە بازرگانەکان لە هەولێر وتی برادەرە پێیوتم هەر لە ژووری بازرگان سلێمانی وتی گوایە موافقەتی وەرگرتووە توێتی بە هەر خۆتان درێژکراوە بن درێژە بە کارەکانتان من خراپە ئەمە بۆ ئابووری کوردستان خراپە من هەز ناکەم لەمە و دوا بەم شێوازە بمێنێتوانەوە چاڕوانی جەکەین کە کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان کابینەیەکی بەهێز بێت بە سپارت بە حیزب ینی ئەوەی کە ئێوەزمتانەیە دۆڵەمەندترین حیزب پێ دوای لە کوردستانە لە وڵاتانی تریشێ ئەو پارەی کە حیزب لە بەوەرهێنان و لە شتی دەستیەکە پرسیارەکە دوازە نییە وا پێم بڵێ وا خۆی جواب بدەم نا ئێستا باز لەوەکە کە بۆنم لە کوردستان ئەوە تەداخلی وەبەرێنان و کەتی تایبەتیان کردووە ڕەنگە یەکی بن لە حیزب دەوڵەمەندەکان ناخۆی 13 کۆمپانیامان هەیە ئێمە سەرۆت و سامانیان لە کوردستانە لە سەر و ملیارەوەیە 13 کۆمپانیا بەڵە 13 کۆمپانیا بەڵام 13 کۆمپانیا چەندی حیزبە وەڵاهی ئەوەی کە لەلای ئێمە ڕقم کراوە دوانسیانیان هاوبەشن لەگەڵ حیزبەکانە پرۆژەی هاوبەشیانە سیانیان بەڵام کۆمپانیاشمان هەیە مەسەلەن دڵنیا بە لەوەی کە ئەمە خۆی ڕقمێکی خۆی ملیار لە جیهانە ئاگادار بە ڕێکخراوێکی تایبەت بۆ ملیاردەرەکان دیارەکە بەڵام ئێمە بە مڵک و ماڵ و پرۆژە کاتی خۆیەوەمان بڵاو کردو ڕنگدانەوە و دەنگدانەوەی زۆری شەبوو بەڵام بەڵێ بە دڵنیاوانەیە هەندێک لە کۆمپانیەکانوانەی کە لەگەڵ حیزبەکانە شەریکن هیانە سەرۆتیان چۆتە سەر ملیارەوە بەڵام هەشمانە لەگەڵ حیزبی شەریکنی خۆی بۆ خۆشی بۆ بەخانی سەرۆت میلیاردێرمان ماوە ئێستا لە کوردستانە تاواکو ئێستاش 10 بۆ 12 کەس بەڵێ سەرۆت ئەگەر بە مڵک و ماڵ و پرۆژەکانیان حسابیان کەین بەڵێ 12 کەسمان ماوە سەرۆت و سامانیان لەسەر و ملیارەوەیە و ئێستاناش عێراق لەواچێت پاڵدەرێکی زۆر باش بێندەوە بەرهێنەری باشمان هەیە ئێستا لە عێراق دەستیان پێکردووە چونکە بۆ بەرهێنەرە زۆر باشەکانمان ئەوانەی کە جێگای ئەوەن کە ئێمە پشتیان پێبەستین لە هەرێمی کوردستان لە عێراق 13 کۆمپانیایە کە داهاتەکان لەسەر و 1 ملیارەوە تا 5 ملیاریش بەرزە بێتەوە ینی چەندیان لەوانە حیزبن دەیان حیزب ناتوانانی بڵێن دایان حیزبی خۆی بەڕاستی کۆمپانیەکانی من کاکە براگیان ئەوەی ئێمە باسی بەش چێ بکەین کە ئاشکرا بێت چونکە خۆت باز دەزانی ئێمە وا فێرکراوین هەتا لەو تەلەڤیزیۆنی پێیان جارجار باسێکە ئینسانە بێ دایمە حوسنی نیەتیە بێ بەڵام ئەوەی کە بە ئاشکرایە چەند کۆمپانیایەکەیە کە کۆمپانیا حیزبن بە ئاشکرا یان ئێستا جەنابەت باسی گروپی کۆمپانیای ستێرەکە یاخود باسی گروپی کۆمپانیای نۆکانەکەی ئەمانە بە ئاشکرام کۆمپانیانە کۆمپانیای حیزبن بەڵام لە هەمان کاتیشا بەڵێ ئەوانە چوونەتە ڕیزی ملیاردەرەکانەوانێ بەزتر ئەگەر ئێستا من وەک مەلایاسین یاخود وەک مستەسمیرێکی تریان وەگەوە ئەگە پرۆژەیەکی بێ نسبەتێکی هەبێ لەگەڵ حیزبە ئەمە بابەتێکی ترە ئەمە من لە لای من بەڕوونی نەنووسراوە هەتاوە ئێستا من لێرا بۆ جەنابتی پشت ڕاستکەمەوانە باشە بەس سەبارەت بە ڕێژەی بێکاریەوە و ئاماریشان ڕەنگە لابێ باز لەوەرەکە کە ساڵی ڕابردوو ڕێژەی بێکاری لە سەدا 14 و 15 هەژاری و بێکاری لایەوە چەندە ڕێژەکە خۆی ئاگادار بە برای بەڕێزم بەڵێ زۆر بە کورتی پێ دەڵێم ئەگەر بە شێوازێکی زانستی واقعی تۆ ڕێژەی بێکاری دیاریکەیت ئێستانە ئێمە هەر ڕقەمێ بڵێن ئەکەوینە هەڵەوانێ بەڵام لە هەرێمی کوردستانە ئێمە پێشتر لە پرۆژەکانی و بەرێنان و هەروەها لە پرۆژەکانی بەڵاندەرایەتیە 273,000 هەلی کار هەبوو لە کوردستانە بەڵام زۆر بەداخەوانێ بەهۆی قێرانەکان و ئەو پاشەکشێ و ئەو وەزعی کە دروست بوو زیاتر لە 180,000 هەلی کارمان لە هەرێمی کوردستانە دەستدا بەس دە مانگی چواری 2010ەوە تۆزە کۆمپانیەکان ئێستا دەستیان کردوتەوە بە وەرگرتنەوەی کارمەند و وەرگرتنی CV ئەگەر ڕەوشی کوردستانیش لەم 2019 وەک باسیەکەن باش بێت و ئینشاءالله خوا لە شەڕ ڕێژەکە چەندە ینی وەڵاهی بە بۆچوونی من ئێستانا ئێمە بەبەراورد لەگەڵەوەی خۆمان باسیەکەین ڕێژەکە من ناتوانمەوە ڕقم بڵێم چونکە ڕقمێکی زۆر گەورەیە بەڵام بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە پێچێت یعنی پتر لە 120 خەڵک ئێستا ئەوانەی کە بیانەوە کاریان دەستکەوت و کاریان دەستنەکەوت چونکم کاک حەکیم یەک شت هەیە ئەگاو لێ بێ ئەمە زۆر بە کورتی دوکان نارێ ڕاستە دوکانی دانا و هەلی کاری هەیە
بەس ئەگەر بازاری نەبێ لای من هەر بێکارە. بەڵێ بەس وەکو ئەوەی کە موچە پێشتر بەڕێز لە بەرنامێکی مەوتت ئەگەر هەڵبژاردن بکرێ وەک لافا و پارە دێتە بازار نەهات بەڵام بەس پرسیارە وەڵا با من لە تۆ پرسم کورە بابە خەڵک بەم نەڵێ مەلاسین خۆ من دەرزی مەلاتیم نەخوێنەوە بەس بەعزی قسەم زۆر لە قسەی مەلاچێ من نەموو دەگەر هەڵبژاردن بکرێ پاشەکەوتی موچە لەم بەرنامەیە نامێنێ لە مانگی 34 لە تەوقعاتی کیا بوو لە 100 هەفتای پاشەکەوتی موچە ئەنجا دوایەوە خۆتان وە کۆمەڵ پارەتان پێ نەبوو بڵاویکەنەوە لە هەندێک حیزب هەیە بە 10 ملیۆن دۆلاریانە بەدەستا بوو لە بازاریشە بڵاویان کردوانێ و لە ناکاویش پرۆژەی جوانیش دروست کرا و تۆزێکیش کۆمپانیەکان وەزعیان باش بوو پارەش درا بە بەڵێندەران و تۆزێک بەڵێ بە دڵنیاوانێ من حەزەکەم هەڵبژاردنێکی کەشف بکرێ ئێستا حەزەکەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش کرێ تا هەڵبژاردن بکرێ بە دڵنیاوان ئەو لافاوە لای حیزب ئێستا شەر هەیە کاکە لای حیزبە ئێوەش ئەبێت دڵنیا دەکەم وانێ حیزب ئەبێت دارایی هەبێ ئەبێ پارەی هەبێت ئۆردۆغان ئێستا نابوو بە دەوڵەمەندترین حیزبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام من ئەم قسە ئەەکەم ڕجا ئەەکەم نابێ حیزب پارەی نەبێ من داواکەم لە کۆمەڵ دەیان و سەدان پرۆژەی وەبەرنانکەن بەڵام بە شێوازێکی دروست و ڕاست و پاک و تەمیز و حەڵاڵ بەڵام ناکرێ مەسەلەن من بێم بەرژەوەندی گشتی فەشەل پێ بێنم و لەولا خۆم کۆمپانیاک دروست کەم و کۆمپانیاکە بێم خۆمی پێدەوڵەمەندکەم و ئەمە ئێمە لەگەڵ ئەویانین ئەینا ناکرێ حیزب دارایی نەبێ و داهاتی نەبێ حیزب بەعکسەوانە زۆر لە وڵاتانی دنیا کە پێشەکەون ئەو حیزبە بیرۆکەیەکی جوانیانە خزمەتی خەڵکیشی پێکا بەڵام لەسەر سای بەرژەوەندی خەڵکمەوە بەڵام ئەو حیزبانە کامەن کە پرۆژیانێ لە کوردستانە وەڵاهی بە بۆچوونی من یعنی ئەگەر بە پرۆژەی گەورەوە دەست پێ بکەین تو ئەخوارەوانێ تەبەن حیزبە دەسەڵاتدارەکان هەمووی پرۆژیان هەیە دەرەوەیوان لە حیزبە بچووکەکانیش پرۆژان هەیە بەڵام هەشە ئێستا حتا من یعنی بۆەوەی من ئەو قسەیە نەکەم ئەندامی هەندێک لە ئەندامی حیزبە ئیسلامیەکانیش پرۆژان هەیە بەڵام بە دڵنیاوانە حیزبە دەسەڵاتدارەکان پرۆژەی گەوریان هەیە بەخوا کاکە یەکێتی هەیەی پارتی هەیەی گۆڕان هەیەی ئەبێ ئەمانەمان لە بەرچاو پرۆژەوە بەرنانیان هەیە بەڵام ئیتر من ئەوە بەجێڵم ئەم پرۆژانەی کە هەیەە چونکە من تۆ باش زانین چەندێکی بە شێوازێکی تەندروست و بە حەقی خۆیان پرۆژیان دروست کردووە و چەندێکیش بەنا دروستیان کردووە و ناو حیزبە سیاسەکانیش ئیسلامیەکانیشە بەخوا ئەوانی شخصیان هەیە پرۆژەوە بەرنانی هەیە بە کورتی بەڕێز وتت لە ماوەیەک ساعتدا پێشتر باسیەوەت کرد بوو کە کێشەی موچەی کوردستان چارەسەر دەکەی ئێستا دەسەڵاتدار چارەسەری دەکەی بە کورتی ئەگەر بەڵێ چکە کاتم زۆر کەمەوە ئەوەیە چونکەم تۆ هەموو جارڵی کاتم کەم ناکاو پرسیاری کەسم لەکەی بەڵام جۆگرە ئەگەر بابەتی ئابووری لە ناو کەرتی گشتیا چارەسەر کرێت و دەست نەهێنرێتە ڕێگام بەبێ بەس تەنها هیچ شتێک ناڵێم ئەو داهاتەی کە هەرێم هەیەی نەک پاشەکەوتی موچەی پێ چارەسەرەکرێ ئەم مەلایەسینە لە جومگەیەکی ئەساسی حکومەتە بەشدارم پێ بکەن بەڵام دەسەڵاتم هەبێت و دەسم نەگرن نەک چارەسەری موچە ئەکرێت بەڵکو ئەوەی کە کێشەیە لە کوردستانە بە ئاو بە کارەباوە بە موچەوانێ بەڕاستی بۆ ئەوەی بەتەواتی کۆتایی پێبێنی تەنها ئیشی چەند مانگەکەی چەند ساڵێکیش کێشەی پارەمان نیە نەخێت لە هەرێمی کوردستانە هەرێمێمە هەرێمێکی دەوڵەمەنگە ئینشاءالله کابینەی نۆش بە پشتیوانی خوا کابینێکی زۆر باشە بۆ چارەسەرکردنی کێشانە سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ کارانم خواتان لەگەڵ